لە هەڵەبجە بەتایبەت لە وەرامان ماوەیەکە گرنگی بە دروستکردنی کۆخی گەشتیاری دەدرێت کە پێشتر لە سنوورەکەدا نەبووە. گەشتوگوزاری هەڵەبجەش دەڵێت کاریگەری گەورەی بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری لە ناوچەکەدا دەبێت. دیارە یەکێک لەو گرفتانەی لە کەرتی گەشتوگوزاری هەڵەبجە بوو کەمی شوێنی مانەوە بوو بۆ ئێمە وەکو بەڕوبەراتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجە کارمان لەسەرەوە کرد هەم ژمارەی هۆتێل هەم ژمارەی مۆتێل زیادکەین بەڵام خۆشبەختانە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە یەکێک لەو شتانەی کە سەرنجی گەشتیاران و سەردانیکەرانی ڕاکێشاوە بۆتە هۆکارێک بۆ مانەوەی گەشتیاران و سەردانیکەران ئەم کوخە گەشتیاران کە بە شێوەیەکی بەرچاو لە ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە زیادیان کردووە بۆیە ئەتوانم بڵێم ئەم کوخانە هۆکارێکی باشن بۆ ئەوەی کە بتوانین شوێنی مانەوە لە ناوچە گەشتیاریەکانە زیاد بکەین. گەشتیارێکیش لەو بارەوە دەڵێت گرفتی گەورەی گەشتیاران لە ڕابردوودا نەبوونی شوێنی مانەوە و کەمی بوونی میوانخانە بووە لە سنوورەکەدا، بەڵام بوونی کوخە گەشتیاریەکان کە سەرنجی گەشتیارانیش بەخۆی ڕادەکێشێت جێگی دڵخۆشیە. لە هەموو کوردستانەوە گەشتیار سەردانێکە و بگرێت لە ناوچەکانی خواروی و عێراقیش سەردانێکرێ. ئەم پرۆژە گەشتیاریانە گرنگن، یعنی پێشتر ئەم ئەمانە نەبوو کاریگەری لەسەر گەشتیاریش هەبوو، بەڵام ئێستا کە ئەمانە هەیە حتمەن گەشتیاری زیاتریان و هیواداریشم بە شێوەی باشتر و بە کوالەتی باشتر دروست کرێ و بەردەوام بن. گەشتیارێکی زۆرمانەیە هەم لە ناوچەکانی کوردستان هەم لە خواروی عێراقەوە دێن بۆ ئێرە، بەڵام ئەو کوخە گەشتیاریانە کە دروست دەکرێن پێویستە لەگەڵ بژێوی ژیانی ئەو گەشتیارانەدا بگونجێت وەها قورس نەبێت کە گەشتیارەکە یەکجار بێت و بۆ دووەم جار بتۆرێت ڕوو لە ناوچەکە نەکاتەوە. لە ورامان زیاتر لە 50 کوخی گەشتیاری هەیە و بەردەوامیش لەلایەن خەڵکی ناوچەکەوە لەسەر شێوازی نوێی بیناسازی کوخی نوێ دروست دەکرێت، بەڵام گەشتیاران جەخت دەکەنەوە پێویستە ئەم لە ڕووی نرخوەم لە ڕووی کوالیتی و دابوونەریتەوە چاودێری ڕێوشوێنەکانی بەکرێدان بکرێت. پەیام بە دوواداچوونی کردووە زیاتر کوخەکان بە خێزانەکان دەدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماڵ.